لە کاتێکدا کابینەی نوێمی ماوە بەسەرچوو 10 موچەی موچەخۆرانی نەداوە و 11 موچەشی بە لێبڕینەوە دابەش کردووە. لە ئێستاشدا ئەگەر هاوڵاتیەک تەنیا چەند سەد هەزارێکی خزمەتگوزاریەکی حکومی قەرزدار بێت هەڕەشەی بڕینی لێ دەکەن. پسپۆڕانی ئابووریش دەڵێن جێبەجێ نەکردنی سیستەمی مەقاسا خۆی مانای ئەوەیە کەوا حکوومەت نیازی دانەوەی پاشەکەوتی نییە. ئەمن نازام قەرزی خان و بەرە بوو پێش لێ شتانە بۆ حکوومەت کە دەیدا مۆزەف دەیکرد لی دەجێراوە لە ڕاتەبی نەدەچوە پارێ ئاو کارەبایی ببڕی یان ڕێگەچی ببین تۆ لەبەر ئەوەی دەستگاکانی حکومی بوون ئێستا هەمووی بوویتە کەرتی تایبەتی بازرگانەکان هەنێ حکوومەتی ما کارەبا و سەحە و هەمووی تقریبان کە ئەو خەستەخانەی ئەهلی قوتابخانەی ئەهلی هەمووی بوویتە بازرگانی کەرتی تایبەت لۆیە ئەو قەرزی خۆی ناداتەوە تاکید بە لەوەی خاستن ئێستا دەرە من داهاتەکانم کەم بووە بەس لە خەڵک ستانەوە بەو شێوەی جوان نیە هەتاگە کەرتی تایبەتیش بی لە بەرەوەی حکوومەت بەرپرسە. پسپۆڕێکی دیکەی ئابووری دەڵێ بەهۆی پشتگوێخستنی قەرزی هاوڵاتی لەلایەن حکوومەتەوە و نەدانەوەی بێمتمانەیی بە دامەزراوەکان دروست دەکات و لێکەوتەکانیشی کاریگەری ئابووری لەسەر تاک بە تاشی هاوڵاتیان دروست دەکات. ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزەری ئەوەیە هاوڵاتی ئەگەر قەرزاری حکوومەت بی دەبی دەم و دەست ڕەسەن پارەکەی خۆی قەرزەکەی خۆی بداتە حکوومەت. بەڵام حکوومەت قەرزداری مۆزەفە فەرمانبەرە قەرزاری کۆمپانیاکانە بەڵام قەرزی خۆی ناداتەوە فائیدەی و قەرزەش نادا و اعتراف بە کاتی جێڕانەوەی قەرزەکەش ناکاتن. بۆیە ئەوە هەراتنە لە یاسا هەراتنە لە یاسا بەرکارەکان و هەراتنە لە یاسا سروشتەکانی ئابووری. لە هەموو کوردستانە یەک کەسی هەژارێ دەست ناکەوێت تەنانەت 1 دیناریش زەریبەی لێوەرگیرا بێت. بەپێی ئەو خشتەی وەزارەتی دارایی و ئابووری لە کتێبی کار و چاڵاکیەکانیدا بڵاوی کردوتەوە لە ساڵی 2020 تاکو کۆتایی ساڵی ڕابردوو کابینەی نۆ 10 موچەی تەواوەتی فەرمانبەرانی پاشەکەوت کردووە و 11 موچەش بە لێبڕینەوە دابەش کراوە. کۆی گشتی ئەو پارەی موچەخۆرانیش کە لەسەر کابینەی نۆ قەرزە 10 تریلیۆن و زیاتر لە 900 ملیار دینارە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.